سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بە یارمەتی هاوڕانی هاوکارم بە بەرنمەیەکی تایبەت کە سەبارەتە بە ڕۆژی مامۆستا لە ئێران لە خزمەتاندەین. لە ئێرانی ژێر دەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامیدا ڕۆژی 12 گوڵانی هەموو ساڵێک بە بۆنی ڕۆژی مامۆستایانەوە ڕێوڕەسگەلێک بەڕێوە دەچێت. ئەم ساڵ کە ڕۆژی جیهانی کرێکاران کەوتە ڕۆژی پێنجشەمە 11 گوڵان، شۆڕای هەماهەنگی ڕێکخراوە سلفیەکانی فەرهەنگیانی ئێران ڕۆژی جومعە 12 گوڵانی بۆ بەرزڕاگرتنی ڕۆژی مامۆستایان و بەڕێوەبردنی ڕێوڕسمەکانی تایبەت بەو ڕۆژە دیاری کرد. ڕۆژی مامۆستا لە ئێران لە مانگی گوڵانی ساڵی 1340 بە یادی مامۆستای گیانبەخت کردو ئەبولحەسەن خان عەلی لەلایەن مامۆستایانەوە وەک ڕۆژی مامۆستا ناوزەت کرا و حکوومەتی پەهلەویان ناچار کرد کە ئەو ڕۆژە لە ساڵنامەی فەرمیدا بگونجێنێت. لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا بوو کە مامورانی پۆلیسی ڕژیمیشا لە مەیدانی بارستانی تاران و لە بەردەم مەجلس تەقیان لە کۆبوونەوەیەکی هێمنانی مامۆستایان کرد و لە ئاکامدا 3 کەس بریندار بوون و مامۆستای خەباتکار ئەبولحەسەن خان عەلی بە تەقی ڕاستەوخۆی سەرگورد ناسر شارستانی فەرماندەی کەڵانتەری گیانی لەدەستا. سەبارەت بە تایبەتمەندیەکانی ئەم ڕۆژە و خەبات و خۆڕاگری مامۆستایان لە پێناو دەستەبەرکردنی مافەڕەوەکانیان و بارودۆخی معلیمان لە ئێران داوامان لە بەڕێز کاک تەحسین مستەفا ئەندامی پێشووی بەڕێوەبەری شۆڕای هەماهەنگی مامۆستایانی ئێران کردووە. ئامادەی بەرنامەکەمان بێت تا لەم بارەوە چەند پرسیارێکی ئاراستە بکەین. کاک تەحسین سڵاوت لێبێت، زۆر بەخێر بێی، زۆر سپاس بۆ بەشداریتان لەم بەرنامە. پێم خۆشە لە پێشەکیدا زیاتر تیش بخەینە سەر لایەنە جۆراوجۆرەکانی بارودۆخی ژیان و بەڕێوەچوونی مامۆستایان لە ئێران بەگشتی. پێشەکەی سڵاو و ڕێزمە لە خزمەت ئێوەی عازیز و خۆشەویست و هەروەها بینەری تەلەڤیزیۆن و بەرنامەکانی ئێوەدا. زۆر سپاس بەخێر. پێم خۆشەکە لە خزمەتتانە بم و ئەو شتێکە پێویست بێت لێرەنا عازیکەم لە خزمەتتان. تکایە فەرموو. هەروەها کە ئەزانن مامۆستایانی ئێران لە چەند دەهەی ڕابردووە دوچاری تەبعیزێکی سیستماتیک بوو لەلایەنی حکوومەتەکانەوە، نەتەنیا حکوومەتی جمهوری ئیسلامی. ئەم شتەی کە مامۆستایان ناڕەحەتەکەوەوێتە هۆی ئەوەی کە مامۆستایان زۆر پێ ناڕەحەت بوون و لەسەری پاداگریکەن تەبعیزی سیستماتیکە. ئەوەی کە ئێمە وەکو مامۆستا لە ئێرانە بینیومانەوە، ئێستا مامۆستایان زۆرتر ئەیبینن مافەکانی خۆیانە کە عەمدەن لەلایەن دەسەڵاتەوە پێشێل ئەکرێت و نەتەنیا مافی خودی مامۆستایان، مافی خوێندکارەکانیان و ئەو کەسانەی کە وەکو منداڵی ئەو مەملەکەتە لەوێدا ئەبێت لە مافەکانی خۆیان بەشدار بن، عەمدەن لەلایەن دەسەڵاتەوە بێبەش بکرێن. ئەم تەبعیزە ئەبێتە ئەوەی کە مامۆستایان تووشی کێشەیەکی دەرونی بن و منداڵەکان تووشی کێشەیەکی دەرونی بن و هیچ ئیتمینانێک بەلایانی حکوومەت نەکرێت و ئەگەر لەلایەن جامعەوە ئیتمینان بە حکوومەت نەکرێت، ئێمە ناتوانین لە ئەم کۆمەڵگا هیچ تەوسعە و پیشرەفتێک ڕەچاو بکەین. بۆیە مامۆستایان وەکو قشرێکی پێشڕەو لە جامعەدا، وەکو کەسانێکە هەمویان ئاکادمی و هەمویان نەسڵێکی کاری کە هەن لەسەر کارەوە نەسڵێکن کە ئەتوانن گۆڕانکاریەک لە کۆمەڵگا و لە مەملەکەتا بە وجود بێنن، ئەم داواکاریە خراوەتە بەردەست و تەلاشیان بۆ کردووە و ئەم تەلاشەیش بووەتە هۆی ئەوەی کە بە سوورەتێکی سازمانی یافتەوە، شتێک ئێمە پێ ئەڵێن تەشەکل یان نەهادی مەدەنی، ئەم کارە هۆڵی بۆ بدەن و تەلاشێکی زۆرتری بۆ بکەن و بە سوورەتێکی فەرمی و سازمانی یافتە داوای مافەکانی خۆیان بکەن. ئەمە ئەو شتێک ئێمە ئەیبینین لە کۆمەڵگادا بەحسی تەشەکلەکانە کە من لە ئیدامەدا زۆر سپاس کاک. من ئێستا پرسیارەکەم سەبارەت پرسیارەکەی ئێستام سەبارەت بەم باسی کە خۆتان هێناتانە پێشەیە. کاک تەحسین،
سخەبات و تێکۆشانی فەرەنگیانی ئێران بۆ دەستەبەرکردنی مافەڕاوەکانیان پێم خۆشە پێم بڵێ لە چه ئاستێکدایە و گرنگترینی بڵین ئەو کۆسپانەی بەردەم مامۆستایان چین کە تا ئێستا نەیانتوانی و مافەکانیان دەستەبەر بکەن. مافی مامۆستایان ئەو شتێکە ئەوەڵی شتێکە ئێمە داواکاری مافی ئازادی و مافی حەقی حیاتە لە وڵاتە بۆ ئەوەی کە لە منشوری سازمانی مللی متحدا وەکو ئەسڵێکی خلل ناپەزیر لێرە ناسراوە. بەڵام ئێمە هەر لە بدایەتی ئەسڵی ئەووەڵەوە ئەم مافە پێشێل کراوە کە مامۆستایان حەقی ئازادیان نییە، حەقی ئازادی بەیانیانە وەکو هەر ئەندامێکی کۆمەڵگا کە ئەویش تەنانەت نیەتی. بەڵام ئەم شتێک کە مامۆستایان لێرەنە مەحرومە بن لە حەقی ئازادی، ئەو خەسارەیە کە کۆمەڵگا دووچاری ئەبێ بەهۆی ئەمەوەی کە مامۆستا حەقی ئازادی بەیانی نییە. تەنانەت ئەوەی کە تۆ لە کلاسەکەی خۆتە کە ئەبێت بەحسێکی علمی مەترەحکەی، تۆ هیچ لایەنگری هیچ کەسێک نیت، لایەنگری هیچ گروو یان ئیدئۆلۆژیەک نیت، وەکو واقعیەت ئەبێ ئەو شتە بەیانکەی. ئەمەی کە حەقی ئازادی بەیان مەحدود کراوەتەوە لە ئێران فقط مەحدود بەوە نەکراوەتەوە کە لە چوارچەوەیەکی کۆمەڵگا بێت، تەنانەت تا کلاسەکەیش هاتووەتە پێش. ئەو مامۆستا ئەگەر لەسەر کلاسە و گەرەکی بێت بەحسێکی علمی مەترەحکات لەگەڵ ئایدۆلۆژی و ئەو پاوانخوازی کە حکوومەتەکان گەرەکیانە کۆنتاکتی هەبێت، ئەوان ئەم شتیانە بۆ تەحمل ناکەن. و مامۆستایانیش زیاتر لەوەی کە لە ئەم ناڕەحەت بن لە عواقبی ئەم شتە ناڕەحەتن کە حەقیان پێشێل ئەکرێت، وەکو ئەوەی کە وەختی حەقی ئازادی بەیانت نییە، تەنانەت حەقی ئەوەت نییە کە تۆ تەشەکولێکت هەبێت کە لە چوارچەوەی ئەم تەشەکولا بە سوورەتێکی سازمان یافتە و مونەزەم لە بەرابەری حکوومەتێکەوە داوای حەقەکانی خۆت کرد. و بەرەنگارەوە بوونەوە لە حکوومەتەکانە شتێکی ئاساییە لە تەواوی دنیا، و بەتایبەت لە سەدەی پێشودا ئەم شتێکی کامڵەن ئاسایی بووە و تەواوی دنیا ناسیوە. بەڵام حکوومەتەکانی ئێران هیچ وەخت دانیان بەم حەقی مامۆستایانە نەنا، و ئەوەی کە مامۆستایان نەیانتوانیوە داوای حەقی خۆیان کەن بە دەلیلە نەبوونی ئازادیە بەیان، ئەسڵێ ئەساسیە کە هەیە لێرەنا، وەکو ئەوەی کە من کەرامەتی ئینسانیم حفظ بێت، کەرامەتی ئینسانیم حفظ نەبووە. کەرامەتی ئینسانیە کە من داواکارم ئەوەیە کە لەگەڵ هیچ کەسێکە لە چوارچێوەی سەرزەوینیە کە ئەو شتێکە ئەوان خۆیان پێ معتەقدن ئێمە بەرابەرین ئەو بەرابەریە نابینین. تەنانەت منێکی کورد یا کەسێکی بەلوچ لە چوارچێوەی ئێرانە ناتوانێت ئەو بەرابەریە بۆ خۆی ڕەچاو بکات. و ئەمە لە بۆ مامۆستا ئەم شتە مزاحەفە بێتەوە. ئەوەی کە تۆ مناڵێک ئەبینیت، ئەم مناڵە ئەزانی کە حەقی سەرەتایی فێربوونی ئەم مناڵە چ ئاستێکە، ئەو حەقەی ئەو مناڵە کە ناتوانێت لە خۆی دفاعەکان مەحدود ئەکرێتەوە، حەقی پێشێل ئەکرێت، ڕۆح و ڕەوانی تۆ تێکەدات، و تۆ ناتوانانی لە مقابڵ ئەم شتە و بێدەنگی. و جامعەی مامۆستایان خۆشبەختانە لە چەند دەهەی گوزەشتا هیچ وەختێ بێدەنگ نەبوون. ئەوەی کە ئێمە بینین جاروبار جۆنبشی مامۆستایان یا بزوتنەوەی مامۆستایان بێدەنگ ئەبێت، ئەم بێدەنگیەکی تاکتیکیە، حرەکەتێکی سینوسیە، هیچ وەخت لەبین ناچێت. بەڵام وەختەس ئەیبینین کە کف ئەوێت وەکو هەر ئێستا، و وەختیش هەست کە لە خیابانە دەنگی بەرزتر هەڵێنێت. بەڵام ئەوەی کە حکوومەتەکان بەوە دڵخۆش بن کە بتوانن ئەمەیانە سەرکوب کردوێت و ئەم شتیانە خەفە کردوێت، ئەم شتە ئەسڵەن ڕەچاو ناکرێت. و هەر جارێک کە فرەتر ئەکریە ئەم جارە دەنگێکی بەرزتر دەردێتەوە. من دەتوانم لە تاریخچەیەکا کە هەمانە بەمە ئیشارەت بکەم. ئەوەی کە جەنابەت فەرمووت ئاغای ئەبولحەسەن دکتۆر ئەبولحەسەن خانعەلی لەبەر مەجلسی ئێرانە لەو ڕۆژە بە تیرێکی ناحەق ئەکوژرێت، ئەو ڕۆژە دەنگی مامۆستایان بەرز. بەڵام ئەوەی کە لە دواییدا حکوومەتی شام مەجبور ئەبێت یەک سری ئیلزامات قبوڵ بکات و نازانم ئاغای دراخشش وەکو نوێنەری مامۆستایان ئەبێت بە وەزیر و ئەمانە، و ئەزانێت کە حەقی مامۆستایانی تەواو داوە و دەنگی مامۆستایانی کرد کردووە، کەچی ئێمە بینین بۆ ماوەیەک دەنگی مامۆستایان کرد ئەبێت.
بەڵام ئەو شتێکە لە ئینقلابی 57 تا اتفاق کرد و ئەو دەرەبەرزە کە هاتەوە خیابان و دەنگی حەقوازی گەلانیان سەردا درێژترین دەنگ و بەرزترین دەنگی مامۆستایان تەنانەت دەستێک لەمە جانبار هەروەکەوە لە لای کەسێکەوە بینی دەشت ئاغا ئینقلابی 57 کردێت ئینقلابی بیتر بکەن نه ئێمە ئەوە کە بڵێن مانەوێت ئینقلابی بکەین یان گۆڕانکاری بکەین گۆڕانکاریەکە لە چوارچێوەی بەرژەوەندیە مردمی ئەو وڵاتانێت گەرەکمانە نەوەی کە فەقەت بە گۆڕانی حکوومەتەکان و گۆڕانی دەموچاوەکان لە ساختانی قودرەتدا ئێمە ڕازی بین نە بە هیچ گومان مامۆستایان داخوازیان مامۆستایان داخوازیان وەسە کە ئەو ماوەڕەوەی بەشەریە و کەرامەتی ئینسانیەکان بپارێزێت ئەمە نەبەکەلێنەوە لەبەرەوەی گومان ئەمە شتە هەدەفە وأم هدف وسيلة هاي يعني ورود هدف ورود بمشاعات كي لو أنا معيشتي ما مصنع ويجي لو أنا برنامج درسي يجي لو أنا إمكانات آموزش يجي لو أنا إجراء قانون كقوة أو أنا قانون ذاتيتي هم كاري هي وإما بارها بينيو مالك ما مستعد على كلمة إما خلي نسبة خلي بس أنا قانون لك خطنا قبول دار لك مطلع أصلاً أو بس كتير تبيشوا تمام زمان لك مطلع أصلاً كار وأيوة بالإسيا زمان نعم شون أول درجاي بفتمان ودرجاي ودويجة داخل ما مستعد وقوي أو بين كارانيك إموال كاك تحسين بس معیشت و بژێ و ژیانی مامۆستایان کرد ئەمە زۆر گرنگە من پرسیارێک ئەوەیە کە مانگانەی ئەو معەلیمان و مامۆستایان کە پێی ئەدرێت ئایا ئەسەن دەتوانێت بژێوی ژیانیان دابیم کات هەرچەند لە قسەکانەدا ئاماژەیەکی کورتت بێدا داهاتی مامۆستایان لە خوار هێڵی هەژاریەوەیە یان ئەو هێڵەی تا ئێستا نەبەزاندووە پێش هەموو شتێک ئەمە بحثێکمان هەیە وەکو مامۆستایان ئێمە ئەگەر حتا فەقیریش بین ئەو اعتماد بە نەفس و ئەو تواناییمانە هەیە و ئەو قەناعەتە لە وجودمانە هەیە ئەگەر بەخاتر منفعەتی عامەوە بێ بەخاتر بەرژەوەندی مناڵ و بەخاتر گشت کۆمەڵگاوە بێ ئەم فەقرە ئێمە قبوڵی ئەەکەین بەڵام ئەگەر ئەمە تەبعیز بێت قبوڵی ناکەین ئێمە لە تەبعیز شکایەت ئەەکەین ومامۆستایان هەمیشە ئەوەڵی شکایەتیان نە لە خودی کەمبوونی حقوق و کەمبوونی چە بووێت نه لە تەبعیزەکان ئەمانە ناڕازین ئێمە ئەبینیت ڕۆژانە دەرەکەوێت کە حقوقی نجومی چۆنە بۆ نمونە من ئەرزکەم لە خزمەتانە سنۆقی زەخیرەی فەرهەنگیان سنۆقی زەخیرەی فەرهەنگیان ئەو کەسانە کە سنۆقی زەخیرەی فەرهەنگیان متعلقە بە فەرهەنگیان دارایی فەرهەنگیان ئێرانە ئەمما ئەو کەسانێک کە لەوێ کارەکەن ئەو حقوقی ئەوانە ئایا وەکو حقوقی مامۆستایەکە کە ها لە خەتی مقدمێ پەیکارێ بابی سەوادیان نە حقوقی ئەوان چەندین بەرە و ئەو شتێکە ئێمە ئیمڕۆ ئەیبینین لە جامعە بەڵێ مامۆستایان لە ژێر خەتی فەقردان ئەو هێڵەی کە بە قەوڵێک هێڵی سوور ئێمە ناوی ئەبین ئەو هێڵەی بەزاندووە بەپێ ئەو ئامار و داتایی کە بانکی مرکزی ئەیدات و مرکزی ئاماری خودی ئێران ئەیدات کە معلمان ئەمڕۆ لەژێر خەتی فەقر و خەتی هەژاریدان و هەر چەندگایمە بینیم دەوڵەت وەکو مسەکینێک تێت تەرحێک ئیجرا ئاکات وەکو کە بەناو ڕۆتۆبەندی و ناویان بەر ئەمە بەتە ڕۆتۆبەندی نەبووە مشتێک و حقەبەندیەک بوو ئەمە ئەمانە هیچ وەختێک ئەم دەردە عەلاج ناکەن لە دەوڵەتی ئاغای خاتەمیە کە بڵی دەوڵەتی ئیسلاحات مامۆستایان لەو دەمەدا دەنگیان زۆر بەرزتر بوو دەنگیان دلێرتر بوو و دەوڵەتیان مجاب کرد بەوەی کە قانونێک بەناو قانونی مدیریەتی خەدەماتی کیشوەری تەرحەکەی لایحەکەی بنێرێتە مەجلس لە مەجلسە شتە تەسویب بکرێت ئەگەرچی ئاغای ئەحمەدینژاد گەرەکی بوو لە ئاخرین لەحزا بێرێتەوە لایحەوە فشارە معلمات ئیجاد ئەم شتێکە بە سەختی و بە تەلاشی معلمات بەدی هاتبوو هیچ لە مەقام ئیجرا بۆ مامۆستایان بەرژەوەندی نەبوو
ئەبینی وەزارەتی اطلاعات ڕۆاتە دەرەوە، وەزارەت‌های ئەمنیەتی ڕۆنە دەرەوە، وەزارەت‌های حاکمیەتی ڕۆنە دەرەوە، وەزارەتی نەفت ڕۆاتە دەرەوە، و لە پەردەختە هیچ وەختێک مامۆستایەک وەکو ئەو کارمەندەی کە لە بەشی حاکمیەتیە وڵاتە کارمەقەڵێک لە دەوڵەتە هیچ وەختێ معاشی ئەو و حقوقی ئەو بەرابەر نین. و ئەم شتە ناڕەزایەتی معلم ئالێرە دەرەکەوێت کە تەبعیزێک وجودی هەیە. ئەگەر فەقر هەیە کە حکوومەت‌های ئیدئۆلۆژیک معموڵەن نایەک سروەتی مەملەکەت تەقسیم بکەن، معموڵەن فەقرەکان تەقسیم بکەن. ئەگەر فەقرێک هەیە لە مەملەکەتە و ئەمانە تەقسیمە فەقرەکەن، با فەقرەکەی بەرابەر تەقسیم بکەن. بۆچی بۆ تەنیا بۆ مامۆستا هەیە؟ بۆ تەنیا بۆ کاریگەر هەیە ئەم فەقرە؟ بۆ ئەوانەی کە بەرژەوەندیەکانی حاکمیەت و ناحەقیەکانی حاکمیەت دائەپرۆژن، بۆچی ئەوانە فیشایەکی نجومیان هەیە و دەرامەتهایەکی ئاچنانیان هەوە لە ڕەفاهن، بەڵام معلمان کە کار و سەختیان بە ئێزعانە خودی ئەو کەسانەی کە بەرنامەڕێزیەکەن لە وڵاتە چەندین بەرابەر هەرزشکی هەیە بۆ ئەمە پاداش ناکرێت. و معلمان یەکی لە شعارەتەکانیان ئەوە بوو کە ئێمە هێزی کارمان هەرزان ناکەین. و تەنیا دارایی یەکدانە مامۆستا یەکدانە کاریگەر ئەو هێزی خۆیە. وەم هێزەی نایەوێت بەڕاستی بە هەرزان بیفرۆشێت، چون بایەخی لەوە زۆرترە. و ڕۆژ بە ڕۆژی ئاستی ژیانی مامۆستایان دابزین. حەزەکەم ڕاجە بەو نۆکتە بکەم کە لە ساڵی 1380 ئەگەر کەسێک چوو بێتە سەرکار وەکو مامۆستا، لەو دەمە بۆ ئەوە ڕۆژی کاری 350 دلار حقوقی گرتووە. و تا ئەمڕۆ ئەگەر 24 ساڵ 25 ساڵی بەسەراچوو بێت، ئەمڕۆ حقوقی 300 دلار نییە. تەنانەت ئێمە زۆر قڕانکاری ئاخوری کە مەملەکەتە بەدی هاتووە لەو سەردەمە هەموو شتێکی یارانە زید ئەدنیا ئیڕۆ زۆر لەمانە بوون و تووشبوونی چەندین بەرابەرەوە. یعنی ژیانی مامۆستا کە ئای 24 ساڵ تەجروبەی کەسب کردوێت، 24 ساڵ توانی خۆی بۆ مەملەکەتە سەر کردوێت، مەعیشەتی ناوەی کە هیچ گۆڕانکاریەکی مۆسبەتی بەسەرانە هاتووە، تەنانەت مەنفیش. و هیچ ئومیدێک و معلمێکی کە ئەمڕۆ تێدە سەرکار لە لاحاتی ئاخوری خۆی نییە. و ئەمە بە شێوەهای بە ئەنحای مختەلف ئەمە خۆی نیشانەدا ئەوەی کە ئەبینی مامۆستایەک دژی مناڵەکان خشونەت بەکارەبات و کارێک ئەگەرچی حکوومەت لێرە بەرپرسیارەتیە، کەرامەتی معلم و کەرامەتی کۆمەڵگای معلمان ئەم خاتە ژێر پرسیارە. کاک تەحسین باس لە تونوتیژی بەرامبەر بە دا ئەو بڵین قوتابیان کرد. بەڕێستان پێتان وایە سەرچاوە و بڵین هۆکاری ئەوەی کە تا ئێستاش لە قوتابخانەکاندا خۆشتان ئیشارەتان پێکرد و زۆرجار لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو دەبێتەوە کە تونوتیژی بەرامبەر بە منداڵان دەکرێت. بەڕای ئێوە ئەم کارە ئەم تونوتیژی بەرامبەر کە بە منداڵان دەکرێت هۆکار و سەرچاوەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ پێشەکی من ئەوەی کە بڵێم کە هیچ وەخت لەلایەن کۆمەڵگای مامۆستایان و خشونەت و توندوتێژی تەیید ناکریەوە بە جددیترین شێوە ڕەت دەکرێتەوە. و هەمیشە ئەو تەشەکلانەی مامۆستایان یەکی لە داخوازیەکانی ئەوە بووە کە ئەو کەسەی کە بەرپرسە لەم بوارە وەڵام بداتەوە بە کۆمەڵگا کە بۆچی ئەم شتە هەیە. ئێمە بینیومانە بارەها لە بەیانی مامۆستایانە، لە دانیشتەکانیانە، لە قسەکانیانە کە سەبەبی ئەقواز مباشر وەختە عورفەن ئەو کارە مستەنەدە بە کارە حکوومەت، ئەمە سەبەبەکە قەویە تا مباشرەکە. دروستە مامۆستایەکە لە کلاسێکا کە ئەبێ خشونەت بەکار نەبات، لە هەر ئاستێکان ئەبێ خشونەت بەکار نەبا، ئەبێ توندوتێژی بەکار نەبا، بەڵام بەکاریە بە. بەرحاڵ ئەمەیشە ئینسانێکە و ئاستانەیەکی تەحەمڵی هەیە. ئاستانەی تەحەمڵی زۆر جار بۆ نەهێشتوەوە. شاید بڵێ ئەمە دلیلێکی قانع کننده نییە، بەڵام تەزەکورهای لازم لەوا دراوە کە بە سیستمی پەروەردە کە مەسئولیەتی عینی مطلق و مەسئولیەتێکی مەحزی هەیە لە بەرابەر ئەوەیە کە ئاموزشێکە وەختێک ئەدرێت
ئامۆزشێکی باکەیفیەت بێت کەیفیەتیش لە جزئیاتەکە هەیە ئامۆزشێکی بدوونە خۆشونە دەبێ بێت کی ئەبێ ئەمە دابین کا بۆ مناڵ وەکو ئەرک وەکو تەکلیف ئەمە کارکردی سیستمی پەروەردە و حاکمیەتە کە ئەوان لە هەموو بوارەکانەوە لەوەی کە کەیفیەتێک لە ئامۆزشا ببێت و شانە خاڵیەکەن و هیچ تەفسیرێک تەنانەت تەفسیرەکان خۆیشیان قبوڵ ناکەن لە بوارەکە ئەوەی کە ئێمە ئەڵێن ئەسڵی سی ڕعایەت بکرێت تەنیا ئەسڵی سی ئەوە نییە کە مناڵێک ئەو بێتە مەدرسە بدونە بەران وەختێک ئەڵێن وەزیفەی حکوومەتە کە ئامۆزشی ڕایەگان بۆ مناڵ فراهەمکات ئەم ئامۆزشە بێ ئامۆزشێکی باکەیفیەت بێت و ئەمە تەفسیر ئەکرێتەوە لێرەنا کە ئەم ئامۆزشە باکەیفیەتە و ئەم ئامۆزشە ڕایەگانە شامڵ چیە بێت شامڵ ئەوە بێت کە مناڵ ڕۆبەڕووی تەنوتێژی نەبێتەوە تەنیا تەنوتێژیەکی جەسەییش نییە ئەوەی کە مامۆستایەک لە مناڵەکەدا ئەمە زۆر بەرەچاوەوە لەسەر ئەمە زۆر جار ڕەسانەکان دێنەوە جواب بەڵام ئەو خشونەتەی کە دژ بە ڕەوانی و دژ بە دەرونی ئەم مناڵە ئەکرێت هیچ وەختە ئێمە نابینی و ڕەنگدانەوەیشی نابینی ئەوەی کە مامۆستا زۆر زۆر ناڕەحەتەکە ناومیدی ئەو مناڵەیە کە داهاتووی خۆی لەوە ئابینی یانێ ئێمە هەمیشە دڵخۆشیمان بە دڵخۆشی بوونی مناڵەکانەوە وەختە مناڵێک پێ ئەگەنێ لەسەر کلاسە ئەگەر معلمەکەت بزەی پێکەنین بەسەر دەمیانێت بەسەر لێویانێت بەڵام لە دڵۆ پێ خۆشەکە ئەو مناڵێکی خۆشحاڵە وەلێ وەختی کە ئەوینیت ئەم مناڵە هیچ ئومیدێکی بە داهاتوو نییە و هیچ ڕۆشناییەک بۆ خۆی ڕەچاو ناکات ئەو مناڵێکە لە دەروونەوە ئەو ڕوخاوە ئەو معلمەیشی کە لەگەڵ ئەوان لە کلاسەکە نەفەسیان لەگەڵ یەکا قاتی بووە لە ناوەڕۆک و ئەڕۆخوێت و ئەو شتەی کە ئەبێت ئێرائەی بە مناڵەکان لە تەوان و لە جەسەیان نامێنێت لە نێشتیان نامێنێت بەڵام حکوومەت ئەگەر چی ئەم شتە ئەبینێت بەڵام هیچ وەخت بە مەعمەڵ ناکات ئەبەمەش ئاماژە بکەم ئەوەی کە ئێمە لە چوارچێوەی بەرنامەی دەرسیە ئەو ئیشتباهاتانە ئەو هەڵایانە ئەیبینین هیچ وەخت وا بیر مەکەنەوە کە ئەمە بە هەڵە دانراوە و ئەمە هەڵەیەکی عادیە هەر هەڵە و هەر سەتایەک لە ساختارێ حاکمیەتی جمهوری ئیسلامی هەست عەقڵانی و انتخاب شودەست اتفاقی نییە هیچ کامێک لەم هەڵانە اتفاقی نییە و عەمدەن هەڵەیەک انتخابەکەن کە هەڵەکە ئەوەندە گەورە بێت جەلبێ تەوەجۆ بکات و وەختی کە ئەوینی هەڵەکە ئەوەندە گەورەیە کە جەلبێ تەوەجۆ بکات وا فکرەکەیتەوە کە ئەفرادێکە هاان دەوێنن نەزانن نەخێر ئەسڵەن نەزانین بەڵام بەرژەوەندیان لەوەیە کە خۆیان بەندە نەزانی و بەرژەوەندیان لەوەیە کە غەڵەتەکە انتخاب بکەن ئێمە کەسانێک ئەبینین کە کتێبیان نووسی و لە دانیشگاکانە کتێبەکانیان تەدریس ئەکرێن لە چوارچێوەی بەرنامەڕێزی دەرسی و بەرنامەڕێزی ئاموزشیدا و ئێمە بە پێ ئەو شتێک لەوان فێر بووین لە کتێبەکان ئەوان خوێندومانە ئەزانین دروستەکە کامەیە و غەڵەتەکە کامەیە کەچی ئەو کەسە شتێکی غەڵەت انتخابن طبیعەتەن ئەمە غەڵەتێکی ئاسایی نییە غەڵەتێکی انتخاب شده است و غەڵەتی انتخاب شده بە هیچ عنوان ڕێگە چارەیەکی نییە ئیلا بەڵێ کە نەبێت و بە توێژی لەگەڵ بەداخە بەجوور جار کاروبار مامۆستا قەدار دەکەن ئەوەی کە لە کلاسا بیڵێت ئەوەی کە لە ڕەسانە بیڵێت بێتە سەر شەقام بیڵێت بەوەختی دێتە سەر شەقام ئەوان تراوترین شێوە لەگەڵنا بەرخۆر دەکەن هیچ وەختێک هاتنە سەر خیاوانە داخوازی مامۆستایان نییە چون مامۆستایەک ئەزانێت دێتە سەر خیابان ئەوان چۆن لەگەڵی بەرخۆر زۆر باشە کاک تەحسین ئیشارەت بە زۆر خاڵی گرنگ کرد بەڵام چون کاتی بەرنامەکەشمان کەمە ڕوو بە کۆتایی دەچین و ناتوانین زیاتر وردبین و ناپێم خۆش بوو لەسەر ئەوەی کە بڵێن وەزئی ئەم دەرسەکان ئایا ئەم دەرسانە چەندە بەڕۆژن و چەندە بڵێن لەگەڵ زانست و تەکنۆلۆژی یەکدەگرنەوە زۆرم پێخۆش بوو لەسەر ئەماگەر بکرێت بە کورتی دواتریش ڕاو بۆ چوونت لەسەرەوەی کە خۆشتان ئاگادارن ڕێکەوتنامەیەک لەن ئامۆژپەرۆش و هێزی ئینتیزامی لەم دوایانەدا واژۆ کراوە بۆی کە قوتابخانە پۆلیسی دەکرێت و هێزی ئینتیزامی دەنێردرێت لەسەر ئەمەگەر بکرێت بە کورتی قسەمان بۆ بکەی
و کاریگەری والله ئەمە تەنیا جملە وەسپیا بڵێن ئەمە فاتحەی علمە وەختێکە کەسێک بەرپرسی علمانیەتی یەکدانە وڵاتە خۆی بەسەرباز بزانێ و خەریکە بەرەو میلیتاریزەبوون ئەچێت لێرە نیشانەدا کە کێ گرینگە بۆیان یعنی ئەوان سەرباز تربیەتکردن بۆیان گرینگە و کەسێکی تفەنگ بەدەست بۆیان گرینگە تا کەسێکی قەڵەم بەدەست و کەسێکی ئەهلی علم و بە قۆڵە دنیای تەکنۆلۆژی و ئایتی ئیمڕۆ ئەمە یەک ڕۆژە بە وجود نەهاتووە ئەمانە لە توولی چەند دەهەی گوزەشتا تەواوی زەرفیەتەکانی کۆمەلگایان مەسرف کردووە و ئەوەی کە ئیمڕۆ ئەم سیستمی پەروەردە چەندێک قابل ئیتمینانە لەلایەن بنەماڵەکان و لەلایەن کۆمەلگاکەوە ئێمە بە یەکدانە شاخصا بینتەوە شایکن شتێکی حدود 1 ملیۆن مناڵ لە ئێرانە ناچێتە مەدرسە یعنی 71,000 نەفەر مناڵی تەمەن 6 ساڵان کە ئەبێت بڕۆنە پۆلی یەکی سەرەتایی یا ئیبتیدایی ئەمساڵ سەپناویان نەکردەوە بۆ مەدرسە ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەوەڵەن زەرفیەتی کۆمەلگا مەسرف کراوە خانەوادە هیچ توانێکی نییە تر تەنانەت مناڵەکەی بۆ مهمترین ئەمری ئیجتیماعی هەزینەی بۆ بکات وەلەو لاکەی تریشەوە ئەو چەند هەزار کەسەی کە لە مەدرسەیان جێهێشتووە هیچ ئومیدێکیان بە سیستمی پەروەردە نییە کە بێت گۆڕانکاریەک لە ژیانی ئەمانە ئیستفادە بکات بەداخەوە ئێمە بەجێگەی ئەوە کە زۆرتر ڕیشەشناسیە کارێ وەزیر بکرێت تێن لەسەر ئەمە جەختەکەنەوە کە نەهادهایەکی مەوازی دروستێت و کەسانێک پێن کاری پەروەردە بگرنە ئەستۆ کە ئێمە ناومید بووین لە حاکمیەت و لە دەوڵەتی جمهوری ئیسلامی بۆ پەروەردە و لە ڕاستی ئەمە ئەگەر کەسێکی نظامی هەیە کە خۆی بە سەربازێکی بنیامێکی جەنایەتکاری جەنگی بەهەرحاڵ ئێمە لە 88 ئاغای ڕادان لە کەهریزەکە چی کردووە و ئاغای مرتەزەوی چی کردووە ئەمانە بۆ تەواو عالەم دەرکەوتووە و کەسێک خۆی بە سەربازی ئەمازانێت کۆمەڵگات قەتعاً حەقیەتی ناوەمید بێت بەڵام ئەو ڕێگاکردنێکی کە دای ئەنێتا بۆ ئەوەی کە بێت ئاموزش بێرێتەوە سەرپاوە ئەرزش و بایەخی ئاموزش بێرێتەوە سەرجێگەی خۆی ڕێگەکەی ئەویش ناکرد چون بەجێگەی ئەوەی کە بێت فشار بۆ حاکمیەت بهێنێ بۆ دروستکردنی وەکو ئەهرۆمێکی فشار بێ لە بانسەریانە و خەریکە دووبارە خۆی هەزینەکات و ئێمە بینیمان تەواو ئەوەی کە بودجەی ئاموزش پەروەرش بوو بۆ خەرجکردنی مەدارس و بۆ سەرفێ ئاموزش لەلایەن خانەوادەکانەوە تەقەبوڵ کراوە ئەم هەزینە پەرداخت کرا بەڵام هیچ گۆڕانکاریەک بۆ وجود نەهات ئەگەر خانەوادەکان بەجێگەی ئەوەی کە هاتن پوڵەکەیاندا و هیچ گۆڕانکاریەک لە چوارچێوەی ئاموزشا بۆ وجود نەهات بەهات بایەتن فشاری ئەبخستایەتە سەر حکوومەت قەتعاً ئەو شتە نەبوو بەڵام خۆشبەختانە ئەمڕۆ خانەوادەکان لەمە ئاگادار بوون و لە لای مامۆستایانە بۆ بەڕێوەبردنی ئەم هەدەفیان گەیشتن بەم هەدەفیان خەریکن تێکۆشانەکەن هیوادارم کە ئەم ئامانجە بەدەستی بکەن. زۆر باشە کاک تەحسین بە بێنە سەر ئەم پەیوەندیەکانیش ئەم پەیوەندی بڵین بزوتنەوەی فەرەنگیانی ئێران لەگەڵ باقی بزوتنەوە پێشڕەوەکان تا ئێستا چۆنە و بەڕێستان پێتاوە تا چەندە پێویستە ئەم پەیوەندیانە لە نێوان ئەم بزوتنەوانەدا پتەوتر بێت؟ لە بدایەتە هەر کەسێک بۆ خۆی هەدەفی خۆی ڕەچاوەکات بەڵام شاید نەبینێت پەرابەخشی تەوەشای نەکات کە ئەم هەدەفەی ئەو بەدی نایێت تاوەی کە هەدەفی ئەو گروهەکە و ئەو سنف و قشرەکەی تر بەدەستنێت وتەبیعەتەن مامۆستایانیش لەمە مستەسنا نەبوون زۆر جار کە تەشەکولی مامۆستایان لەگەڵ تەشەکولێکی ترا دانیشتنێکی ئەکرد بەحسێکی ئەکرد بۆ دانی بەیانیە بۆ کە ئەکتێک بەڕێوەبات ئەچوە ژێر پرسیانەوە بەڵام ئەمڕۆ خۆشبەختانە ئەم شتە زۆر باش چووەتە پێشەوە و یەکدانە نۆکتەی کە حاکمیەت هەستی کردووە بەوە کە ئەم شتە خەریکە ئەو لە ڕیشە دەرتێرێت قسەی ئاغای سعید حەجاریان وەکو تئۆریسیەنێکی ئەمنیەتیە جمهوری ئیسلامی ئەگەرچی سەربە ئیسلاح تەڵەبانە بەڵام زۆر لە لایانی تر ئەم کەسە لە تئۆریەکان یا خەتەرناکتر دەرەکەوێت ئەڵێت
تەشەکولها و گروهایەکی مەدەنی لە ئێرانە شکڵیان گرت. یەکگرتنی ئەم تەشەکولانە ئەتوانێت ڕژیمی ئێران لەناو بێت. و ئیمڕۆ ئێمە ئەیبینین هەمووی ئەو تەشەکولانە کە جاران وەکو جەزیرە عەمەڵیان دەکرد و بەخشی عەمەڵیان دەکرد، هەر کەسێک بە شۆن هەدەفی خۆیەوە بوو ئەبینێ هەدەفی ئەم لە هەدەفی ئەوا دەرەکرد و ئەمانە بەیەکەوە نزیکەوە بوونەتەوە ارتباطایەکی چڕوپڕیان هەیە و خۆشبەختانەی شۆرای هەماهەنگی معلمان و یەکێتی مامۆستایان لە شارەکانە لە ئوستانەکانترا لەم بوارەوە زۆر پێشڕەوانە عەمەڵیان کردووە و بوونە سەرمەکوێیە کە بتوانن ئەو نەهات تەشەکولەکان تریش جەستکەن بە خۆیانەوە و ئەو تەشەکولانەیەکی چەکل لەم چەند ساڵا بە وجود هاتێن ئەوانش خۆشبەختانە تەشەکولهایەکی زۆر زۆر ڕۆشنفکرین. بۆ نمونە تەشەکولێکی پەرستاران کە بە وجود هاتووە ئیتر ئەویش ئەبینێت کە تەنیا هەدەفی ئەو لە مەعیشەتا خولاسە نابێتەوە. ئەمە قەبلەن ئەمان بینی کە کەسانێک یارمەتی ئەمیان ئەدا لە کارەکانەوە و تەشەکولێکی نانەوەیان ئەگەر زۆر خەفازان و نانەوەیان ئەگەرچی ئەوان خۆیان زۆر کەم بوون بە تعداد، بەڵام هەر ئەو تعدادە کەمە کاریگەری خۆی هەبوو، تەجربەی خۆیانیان هەبوو، ئازموونی خۆیانیان هەبوو. ئەوان ئەیانزانی کە سەرکەوتنی ئەوان لە سەرکەوتنی تەنیا خۆیانە نییە، لە سەرکەوتنی گروهێکی ترایە، لە تەواوی کۆمەڵگایە. زمانێک ئەوانەتوان بێژنە بە سەرکەوتن کە تەواوی کۆمەڵگا سەرکەوتن. و تەشەکولهای کاریگەری ئەمە بینین وەکو تەشەکولی حەفتەپە، تەشەکولی مەسەڵەن کاریگەرانی پولا، تەشەکولی کاریگەرانی پەیمانی شرکەتە نەفت. ئەمانە ئیمڕۆ ارتباطایەکی باشیان هەیە و تەشەکولهایەکن کە هەر کامێکیان لە چوارچێوەی حەقوازی ئێرانە قسەیەکیان هەست بۆ یەکگوتن و توانایی‌های خۆیان یان هەست و ئەتوانێت ئەمە چارەسەر. بەڵێ کاک تەحسین، وەکو دوایین پرسیار چون بەرنامەکەمان تر بەرەو کۆتایی دەچێت، بەڕێستان وەکو مامۆستایەک پێشنیارتان چییە بۆ هاوکێشەکانتان تا بتوانن بڵێن ریزی خەبات و تێکۆشانیان هەرچی زیاتر بتە بکەن و یەک ریز و هاودەنگ لەگەڵ هەسوڕاوانی باقی بزوبنەوە کۆمەڵایەتەکانی تر هەوڵی دەستەبەربوونی مافەکانیان بدەن ئەگەر بکرێت بە کورتی. زۆر سپاس دەکەم. وڵی هەرچەند من خۆم لەو ئاستا نابینم ئیستا بێم نەسیحەتێک بکەم یا تەوسیەیەکەم پیشنهاد دەکەم. ئەوەی لە زمانی خۆیان پێم کرابێت حەقیقەتی ئەرەوە تواناییم بۆیە کردومە، بەڵام ئەبینین ئەگەر هیچ نەکەیت و هەموو کارێکیشکەی نەتیجەکەی هەر وەکو یەک دەنەچێت. یانێ جمهوری ئیسلامی مامۆستایەکە فقط و فقط بڵێ من معتەقدم بە ئازادی، لێل ئەو مامۆستایەکە بێتە خیابان و دەنگ هەڵبێنێتەوە و نازانم شعارێکی بەرز مەترح بکات هەر وەک یەکەوە شایەنەکە، یانێ هەمویان بە یەکدار. چون ئەو کەسەی کە معتەقدە بە ئازادی بە هیچ عنوان بۆی تەحمل ناکرێت. ئێمە نمونەیەکی عینی من ئایستا خانم سمێ ئەختەر شومار یەکێ لە مامۆستایانی بەتەوانە و ئەو وەختە زۆر زۆر باسەوادی شاری مەریوان، ئەم خاتونە لەلایەن هەیئەتی ئیجرایی هەیئەت تەخەلوفات ئیداری ئوستانی کوردستان و ئیخراج کردەوە دیوانی عەداڵەتی ئیداری تێ عینەن حکومەکە ئێستا دەکات و تەییدیەکات. خۆ ئەم مامۆستا ئایا واقعاً جرمێک مرتکب بووە یا ئەوەی کە نە فقط و فقط ئەم خانمە داوای حەقی ئازادی کردووە؟ ئەبینین عضویەت لە گروه سنفی معلمانە بۆ ئەوان غێرە قانونی، خەتی قرمزیانە، یانێ یەکێک لە مەسادیق مجرمانەیەکە لە حکمی خانمی ئەختەر شومارە مەترەکیان کردووە مەتن. خۆ ئایا معلمێک هەیە یا کاریگەر هەیە عضوێ گروهێکی مەجازی ئەو تەشەکولەی خۆی نەوێت، ئەو سنفەی خۆی نەوێت؟ غێرە ممکنە. یانێ ئەمە نابینین کاریگەرێکە ئیمڕۆ لە گروهی هاوکارەکان خۆی عضو نەبێت. ئەوان هەر زەمان بیانەوێت ئەمە ئەکەنە ئەمرازێک بۆ ئەوەی کە ئەو مامۆستا یا ئەو کاریگەرە یا ئەو سنفە یا فەردێک لەو سنفە مجازات بکەن. یانە بە هیچ عنوان مسامەحەکردن و ئەوەی کە بڵێت من با ئیمڕۆ لە خەتی پێشەوە نەبم، لە خەتی مقەدەمەوە نەبم، لە خەتێکی دواوە، بۆی فەرق ناکات. یانە هەر بیرۆکەکەی جەنابێت مجرمانه و ئەو هەمیشە نیەتخانی دەکات. یانێ دەستگای قەزایی کە ئێمە داماناوە لایەنێکی بێتەرەف بێت، خودی قازی ڕوو بە ڕووی وەکیڵێک چەند دانە فەردی
بە قۆڵێ بە خۆیان مجرمی سنفی یا متەخەلفی سنفی لەوێدا بووە ئەڵێ من ئەزانم لەوە حسەکەتان حەقە بەڵام من نمایەندەی حاکمیەتە وەختێک کە ئەزانێ حسەکە حەقە ئەو بە خۆی بە نمایەندەی حاکمیەت ئەزانێت ئەمانە سزا ئەدا دیارە حاکمیەت ئەوە بۆی مهم نییە کە تۆ چیت کردووە و چی ئەەکەیت بەڵام قسەکان ئەو ئەتاعەتی کامڵ نەکەیت ئەگەر هەتا قسەکانی ئەجراکەی وەرە کامڵ ئەجرای نەکەی باز بۆ هەر قبوڵی و ئیمڕۆی کە دادگایەکی انقلاب یا دادگایەکی سەحرایەتیان بە وجود هاوردووە بەناو کۆمیتەیە پیشگیریە تەخەلوفات کە ئەمە مسەوبەیان لە شۆرای ئەمنیەتەوە بۆی گرتووە یانە شۆرای ئەمنیەت حەقی ئەوەی نییە قانونگوزاری کە حەقی ئەوەی نییە بڕیار بدات بەڵام ئەو هەڵساوە تەسریبی کردێت کە کۆمیتەی پیشگیری فۆریە بە وجود بێت و هەر کەسێک مەیلیان ئەستای یانە ئەمە بزانین ئیتر مهم ئەوە نییە کە کەسێک ئەکتێک فعالیەتێک ئەنجام بات یان نە بەهەرحاڵ ئێوە وەکو مامۆستایەکە یا وەکو کاریگەرێکە خەریکن بۆ زندگی و معیشەتی خۆتان تەلاش ئەکەن لەلایەن حکوومەتەوە پتانسیێڵێ مجرمانەبوونتان بەڵێ بەڕێز کاک تەحسین مستەفا ئەندامی توێشی بەڕێوەبەری شۆڕای هەماهەنگی مامۆستایانی ئێران زۆر زۆر سپاست دەکەین بۆی کە بەشداری بەرنامەی تایبەتی ئەمڕۆمان بووی زۆر مەمنونم لە ئەوەی کە دەرفەتەتان پێدام کە بتوانم لێرا حزورم بێت و ڕاستەوخۆ لەگەڵ مامۆستایانی خۆم و ئەو کەسانەی کە لە ئێران ئیمڕۆ ژیان ئەکەن و لە خەتی مقەدەمی مبارەزە لەگەڵ زوڵم و ستەما هەن قسە بکەم خۆشحاڵم و هیوادارم کە سەرکەوتوو بن و ئەو شتێک کە ئارەزوویانە بەدی بێت زۆر زۆر سپاس بەخێر بێت بینەرانی عزیز زۆر سپاس بەوەی کە ئێوەش تا ئێستا لەگەڵمان بوون کە بەرنمێکی تایبەت بوو سەبارەت بە ڕۆژی مامۆستا لە ئێران هیواداری کە بەدڵتان بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت بێت کاتێکی خۆش بۆ هەمە لایەکتان